بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵین لە بەرنامەی ستۆدیۆی 194 لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین. خەمی ئێستای هاوڵاتیان و کۆمەڵی ئیسلامی جگە لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی خەمێکی گەورەتر هەیە، ئەویش سەروەربوونی یاسایە لە هەرێمی کوردستان. ڕۆژانە لە ماوەی ڕابردوو بیستیمان و بینیمان، شەیدکردنی مامۆستای ئاینی، ڕیش سووتاندن، تەقەکردن، ئازاردانی ڕۆژنامە نووسان، دەرکردنی پەرلەمانتاران لە شوێنێک بۆ شوێنێکی تر کە حەسانە یاسایی هەیە، نوێترینیان ئیهانەکردنی کەڕامەتی مرۆڤ لە هەرێمی کوردستان کە ئەمانە هەمووی بە پاڵپشتی هێز دەکرێت لە هەرێمی کوردستان. ئێمە لەم بەرنامەیەدا ئەدای کاری پەرلەمانی بە تایبەتی فراکسیۆنی کۆمەڵ شی دەکەینەوە و دواتریش باس لە چۆنیەتی سەروەربوونی یاسا لە هەرێمی کوردستان دەکەین بە میوانداری زۆر بەڕێز بە خۆشحاڵیەوە دانەدارە ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان. خۆشحاڵم بەخێر بێت. زۆر سپاس مامۆستای بەڕێز. ئوستاز، لەو پرسیارە دووبارەیە دەست پێ دەکەم کە لە هەرێمی کوردستان هەمووان باس لە سەروەربوونی یاسا دەکەن، بەڵام بەکردداری چێ لەگەڵ سەروەری یاسایە لە هەرێمی کوردستان؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، سپاس بۆ جەنابەت بۆ برایانی کە ماندوو بن لەگەڵ ئەم بەرنامانە. هیوادارم کە ئەم جارەش وەکو جارانی دی کۆمەڵی ئیسلامی ئەنجامێکی باش بەدەست بێنێەوە، جێگەی خۆی ئەگەرتی لە ڕووی ژمارەوە بەوانی دیکەکەم بووە لە خولەکانی پێشوو، بەڵام هەمیشە ئەدا و کاریگەریەکانی لە قەباری خۆی زیاتر بۆ. هیوادارم ئینشاءالله ئێمە ئەم ئەنجام بەدەست بێنین و نوێنەرایەتێکی ڕاستەقینە و باشی خەڵکی مسلمانی کوردستان بکەین. لە ڕاستیدا چەمکی سەروەری یاسا چەمکێکی زۆر با و قسە لەسەر کرا و زۆرە و تەنانەت سەروەری یاسایەکە لە بنەما سەرەکیەکانی شەفافیەت و ئەوەی پێدەوتە دەوڵەتی حکومی ڕەشید و حکومڕانێتێکی باش واتە کاتێکەوە بێ ئەنجامی هەڵسەنگاندنی خۆت بە باش دابنێک ئەو کاتێکە تۆ یەکێک لە چەمکە سەرەکیەکان یا پایە گەورەکانی ئەمە لە خۆت هێناپێ دەدی کە بریتە لە سەروەربوونی یاساوە بۆ شێ. سەروەری یاسا واتە ملکەچی هەمووان بۆ یاسا، واتەوەی کە لە زاراوە باوەکەی کۆمەلگا پێی دەڵێن یاسا لەسەر و هەمووانەوە بێ. ئەمە لە کتێبان وایە، ئەمە لە نوسوسەکان وایە، ئەمە لە جارنامە و باسی لێدوانی حیزبەکان و میدیاکانیان و ئەمانە هەمووی تەواو. بەڵام کاتێتە سەر ئەرزی واقع ئێمە بەداخۆ گەورەترین یاسا شکێنیمان لە خولی چوارەما بینیەوە. کاکەمە یاسایەکمان هەیە گەرچی هەرێمی کوردستان هەتا ئێستاش نەبوو بە خاوەنی دەستوری خۆی، بەڵام چەند یاسایەکمان هەیە پیانەوترێ یاسا ڕەهەندە دەستوریەکانیان هەیە، کو یاسای سەرۆکایەتی، کو یاسای ژمارەیەکی ساڵی 1992 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، یاسای ئەنجومەنی وەزیران ژمارە 3. ئەم جۆرە یاسایانە زیاتر ڕەهەندێکی دەستوریە. ئەوە گەورەترین یاسایان پێشل کرد، یعنی کەواتە خۆی گرفتێکی گەورەیە و کوچۆن لە کارنامەی کۆمەڵی هاتووە کە ئەوەی پێدەوترێ هەژمون هەیمەنە یەکێک لە دەسەڵاتەکان بەسەر ئەوانی دیکە. ئێمە تەماشا بکە لەوەتەی ئەزمموی حکومڕانی کوردی هەیە، ئەژمموی وەزیران یاخود بڵێن دەسەڵاتی جێبەجێکردن زاڵە بەسەر دەسەڵاتەکانی دیکە. هەر زۆر لە یاسا لە عورف لەوانەی کە دەست و پەنجیان لەگەڵ یاسا نەرمە چی پێدەوترێت؟ ئەو پێدەوترێت هەیمەنەکردن، هەژمونکردنی یەکێک لە دەسەڵاتەکان واتە لە سنوور دەرچوونی یەکێک لە دەسەڵاتەکان بەسەر ئەوانی دیکە. طبعاً بۆ زانیاری من گوێم لە بانگەشەی زۆربەی کاندیدەکان و خەوارە و داخوازی خەڵکیش بووە، هەمویان زیاتر جەختێن لەسەر ئەوانەیە کە ئەو دەسەڵاتە هەیەی نەک پەرلەمان. بۆ نمونە کەمترینیان باشی یاسایەکی باش و دەرچواندنی کواڵتی یاسا و دەرکردنی یاسا بۆ ڕێخستنی بوارێک لە بوارەکانی کە ئەو برادرە داوایەکە، ئەو هاوڵاتێ داواخوازەوە داخوازی ئێمەشە هەموو کەسێنی مەسەلەن کەچی کەمتر باسیەوە کەم زیاتر باسی بۆ نمونە کۆمەڵە ئیجراتەکەن کە لە دەسەڵاتی جێبەجێکردنە بیان کانەی کردووە، بۆ نمونە نەهاتەوە فەرمانێکی دەرکردووە هەڵەبجە پارێزگا بێ، بەڵام چی لە خۆیەگری ئەم پارێزگا بوونە ئەوانی جێبەجێ نەکردو، هەمووی بەجێشت. باش، ئەم خولەکە بەڕێستان لە نێو خولی پەرلەمان بوون بە ڕاوێژکاری هەرێمی کوردستان، ینی پەرلەمانەکەی لە سەرەتادا ئەوەی کە تەقیمی دەرەوەی نێو پەرلەمانە بە پەرلەمانێکی ئەکتیڤ و چالاک نامدرا. بەڵام ئەگە تێبینی بکەیت بێ خوارێک کۆمەڵێک پرۆژەیە کە بوون بە یاسا کە دەبێ حکوومەت قووەی ئیلزامی دەبێت جێبەجێ بکە، ئەو قووەیە لە پەرلەمان نەدیترا کە حکوومەت جێبەجێ بکە. تەقیمی تۆ لەسەر ئەوە چییە؟
بەڵێ ئەوە تەبعەن پرسێکی دوور و درێژە هەڵسەنگاندنی یەخول بە هەموو چۆنەڵێ بوارەکانیەوە تەماشا بکەی بە تایبەت ئەو وەزیفە سەرەکیانەی کە پەرلەمان پێویستە ئەدای بکەوە من دایمە بە ئینسافە و قسەی تیا بکەمەوە جۆرێک لە ڕازگۆیانە قسەی تیا بکەم چونکە ئەمە ناکرێ مەشت بچەمێنینەوەیان بشارینەوە لە خەڵک بە تایبەت پرسێکەکەی خەڵک زۆرێکیان لە وەکو ئاگاداری چەند ڕۆژێکە گوێم لە بەهەنگەشەی لایەنەکان و خەوارەکان ئەویش پێی دەوتێ ڕقابەی متەبادلە چۆن تۆ دەسەڵاتی جێبەجێکردن هەڵەبژێری خەڵکیش بۆ هەیە لەسەر نوێنەرەکانی خۆی چاودێری دابنێ واتە سەیریان بکە بزانێ هەڵسەنگاندیان بۆ بکاتەوە چۆن بووی لە ماوەی چەند ساڵدا ڕەنگە و کۆم خولە ئێستا بوو 4 بێ خولوانیە لە ڕۆژی سوێند خواردنەوە تا 4 ساڵی تەواو 4 ساڵی تەقویمی وەکۆی لە دەستوری عێراق هاتووە کەچی ئێمە بوو بە 5 ساڵ مەسەڵەن ئەگەر هەڵبژاردن لە 39 نەکرێ ڕەنگە زیاتریش یعنی بەگشتی مەبەستم لە قسەکەوەیە تۆ لە ماوەی 5 ساڵە ئەوەیەکی زۆرە و من ئەوەشم لە بەرچاوە کە 2 ساڵیش پەکخراوە ئەوکو دەڵێ دەبێت لە حاڵتەکە ینی دەربکەین لە ڕاستیدا ئەوەی پێی دەوترێ هەڵسەنگاندێکی قوڵ بە تایبەت بۆەوەی کە یەکەم لە چەند ڕۆیەکەوە باش نەبوو لەو ڕوانەوە باش نەبوو کە جۆر و ژمارەی یاسا دەرچوێنراوەکان کەم بوو بۆ نمە تۆ تەماشا بکە نزیکەی 5 ساڵە 33 یاسا دەرکراوە 262 پرۆژە یاسا ماوەتۆ 37 بڕیار دەرچوێنراوە یعنی کەواتە بڕیار و یاسا دووچیان قۆی تەشریعیەیە کەواتە لە ڕووی عەدەدەوەینە ئێمە تەماشا بکە بەراوردی بکە بە ساڵەکانی پێشوو لە 2007 تا فەقەت لە ساڵێکە ئێمە 39 یاسامان دەرچوو یعنی تۆ بەقەر ئەمە هۆکاری چیە ئوستاز ئەمە هۆکاری ئەو بوو دەستەی سەرۆکایەتەکەی بەم شێوەیە بوو کەمان بینی نانهێڵا و کاتی دەستەی سەرۆکایەتی یەکەم کە هەڵبژێراوی خەڵک بوون و مەهامی خۆیان جێبەجێ بکەن و واتە پەرلەمان وەکو یەکێک لە دەسەڵاتەکان مەهامی خۆی جێبەجێ بکات جا تۆ بەدڵ تەوەکو فراکسیۆنێ بەدڵ نییە سەرنج هەیە نیتا ئەوە بابەتێکی ترە ئێستا بۆ منە جێگیری سەرۆکی پەرلەمانەوە سەرۆکی پەرلەمانە ینی بەکردەی سەرۆکەینی چونکە سەرۆکی جەلسەی پێڵێن سەرۆکی دانیشتنی پێڵێن تر من و تۆ چمە چیە زانین و چۆنە و چیە و ناگرنگەوەی سەرۆکی دانیشتنەکەی بۆی لە کاتی وتنیشە هەموو ئەندامانی پەرلەمان گوێتان لێ بوو کە مخاطەبی قسەکان ڕۆکە ناوەڵێن بەڕێ سەرۆکی پەرلەمان کەواتە دەستەی سەرۆکایەتی گرنگە هەر سێکیان من باسی دەستەی سەرۆکایەتی یەکەمەکەکەم ئەوان ئەگەر ڕۆڵێکی باشیان ببوایە و بیان هێڵایە مەهامەکانی خۆیان جێبەجێ بکەن لەو ڕۆیان توانی هەم کۆڵتی هەم ژمارە یاساکان بەرنە پێش نقطەیەکی ترەوە بوو ئەمەی کە باسم کە لە یەکەم جارە بە ڕوونی بینیمان چونکە ئەوە لە 92 وا بوو ویستیان تۆزە دەستکاری بکەنەوەی پێی دەوتری هەژمونی لایەنێک چونکە هەندێک کەس بۆ زانیاری لە ڕووی تیۆری و باوەڕی وایەمە لە بەردەمی سێ دەسەڵاتانین هاوی کە پێڵەنجاکردنەوەی دەسەڵاتەکان دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری نا ئەڵێن دەسەڵات هەر یەک دانەیە وەزیفەکانی جایانی مەسەڵەن هەر یەک سوڵتە یەک دەسەڵاتە بۆ شێوە ئەگەر ئێمە باوەڕمان بن فەڵسی سوڵتاتە بێ بڵێن بەڵێ وایە کە یەکێک لەم دەسەڵاتانە بۆ شێوە بەڵام یەکێک لەو دەسەڵاتانە زۆر ویستێتی بەسەرەوە تا بۆ نمونەیەکێ لە دەسەڵاتی جێبەجێکردن نەبوو سەرۆکی پەرلەمانی ڕێگە لێگرت کەواتە ئەم ئەژبوونەوە بوو بۆ نمونە نەهێڵا وەزیر بێ بۆ لەبرزینەوە بۆ پرساندن بۆ تەنانەوە لێسەنەوەی متمانە و هەشتیوارێکێکە لە پەیڕۆی ناوخوا بە هین نووسراوە هەر بۆ خۆشی نووسیوانە بەڕاستەیەکی نایان باوەڕ ناکەم لە مێژووی کووردا هەشتیوار ڕووباکە لێنەوە بکرێ زۆر لە خاڵەکان وەک وتت هەر بۆ خۆشی نووسێوانە حبرون على الورق ئەم هاوسەنجی نێوان هەرسێ دەسەڵاتە کە کۆمەڵی ئیسلامی لە کارنامەکەی داوای دەکات لەسەر ئەوە قسەت چییە ینی کۆمەڵی ئیسلامی دەیەوێت چۆن ئەم هاوسەنجی هەبێ یان بە بڕوای کەسێکی یاسایی چۆن ئەوە دەچەسپێ بەڵێ خۆی دەوڵەتی مۆدێرنە ئەمەی پێدەوتە دەوڵەتی مەدەنی لەم چەرخات چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە هیجرەتی مبارەکی کردووە لە شاری مەککە و بۆ مەدینە لەوێ دەوڵەتێکی مەدەنی دروست کردووە تەنان لەوێ کەمایەتەکانیشە بۆ ئاینی دیکەشە بۆ هەمووی لەوێ ژیاون وەتوانێتی ئەمە دروست بکە حتا ناوی شارەکەشی کردو بە شاری مەدینە ئەمە وەکو ئوسوەیەک بۆ ئێمە پابەندیەک بۆ ئێمە دروستەکە بە تایبەت ئێمە وەکو کۆمەڵ دەبێت زیاتر پابەند بین بەم ڕێو شوێنە کوچکە سیرەت بۆ ئێمە سونەتە و جێی پابەندیکردنی ئێمەیە جیاکردنەوەی دەسەڵاتەکان ئەم چەمکە لە شەرعیشا هەیە خۆ پێغەمبەرێک نەماوە سەلامی خۆی لەسەر بێت تا هەموو دەسەڵاتەکان لەبەردەستی ئەو بێ و لە مزگەوتیان لە شوێنێکی دەسەڵاتی خۆی حکوم با نەخێر ئەو فەسڵە بە شێوەیەکی جوان بەڵکو بە شێوەیەکی مەرین بە شێوەیە کە
جیابن لە یەکتری بەڵام هاوکاری یەکتریش بن تا هەرێکی حکوومەت نەبێت لەوانەیە ئێستا یەکێک بڵێ باشە ئەو پەرلەمانە بێ بە حکوومەتی بۆ خۆی و بۆ حکوومەت لەولاوە هەروەها دەسەڵاتی نا هەرێکێ لەمانە دەسەڵاتێکن بەڵام هاوکاری یەکتریەکەن واتە تەداخل دروست نابێ تۆ تەماشا بکە دوو چەمکمان هەیە پێڵن تەطبیقی یاسا لەگەڵ تەنفیزی یاسا تەطبیق لەسەر محاکمە یعنی ئەو دادوەرەکان کە یاسا بێ حرفیەن جێبەجێ بکەن بەس تەنفیزی قەرارات و قەوانین ئەبێ دەسەڵاتی جێبەجێکردن بیکە واتە بێ ڕێک پێوەی پابەند بێت تەنانەت یەک شت هەبوو ئەم خولە زۆر تەنانەت باوەڕم وا بۆ ئەم خولە زۆر زیاتر پابەندی پێوە ئەوەیە ئەو یاسانەی ڕەهەندی دارایی هەیە واتە بارقورسێکی ئەوە خات سەر حکوومەت پێش وەختانەر بۆ حکوومەت ڕای خۆی لەسەر بە بۆ نمەتۆگە پرۆژەیەکە بوو ئەوی کە نابوو کابانی ماڵ منێکێک لەو پرۆژانە منووسی بوو بۆ هافرتانی بێ هاوسەر یعنی ئەوانشە تا هاوسەریان دەسەکەوی بۆ شێوە داهاتێک یاخود موچەیەک یاخود هاوکاریەک بکرێن لە ڕووی داراییەوە بۆی ئەوانش خاوەنی گیرفان و دەخلی خۆیان وەستێنرامە بۆچی چونکە ئەمە کە کۆیان نەکردەوە وەکو دەڵێت تێچوونێکی زۆرە کەوتە سەر حکوومەت کەواتە لەم ڕوانەوە هەرچی پێویستی دەتەنان بە دەقێکی یاسایش بێ ینی ئەرکێکی بخسا سەر حکوومەت یەکسەر ڕەزامەندی ئەوان وەرەگرت بۆی بزانایە تۆ پێدەکرێمیشە کەواتە لەم ڕۆ حکوومەت لە بچووک و گەورەی یاساکان ئاگادار بوو خۆی جێبەجێ لە یاسا لە خاڵ یاسا ئەوە جێ دەبێتەوە کە حکوومەت ئاگاداربی بەڵێ یەکێ لە مەرجەکانی دەرچوانندنی یاسا لە پەرلەمانی کوردستان لە خولەکانی ترەوە بە دەقێک لە پێڕەهاتووە هەر یاسایەک ڕەهەندی دارایی هەبوو واتە ئێمە کۆمەڵێ بۆ نمونە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر ئەمە ڕەهەندی دارایشی هەیە بەڵام ڕەهەندی ئەمنی و کۆمەڵە قەزای تری هەیە ڕەزامەندی ئەوان وەرگیراوە بۆ نمونە بەڵام بۆ نمونە یاسای قەدەغەکردنی جگەرە کێشان ئەوە ڕەهەندی دارایی نییە چیەوەتە ڕەزامەندیان وەرنەگرتووە باشە دێمە سەر هەروەک چۆن بە ڕاشکاوی جەنابەت ناسراوی لەسەر تەقیمی 6 ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە ئێمە لە دەرەوە دەبینین 6 ئەندامی چاڵاک و 2 بەقەدەر 3 بەقەدەر ڕێژەی خۆیان کار و چاڵاکیان هەیە بەڵام تۆ لە نێو پەرلەمانی وەکو ڕاوێژکارێک قسەم لەسەر ئەوە بۆ بکە بەڵێ ئێمە طبعا خودی ئەو برا خۆشکانەی کە لەو گروپە ئەینی ئێمە پێکاتبوون لە سەرەتاوە ئەمە کۆمەڵی ئیسلامی ئیلزامی کرد هەموو باش بە ڕۆحێتی گروپیش بکەن نەک بە ڕۆحێتی تاکە کەسی واتە ئێوە هەم لە ڕووی عەدەدەوە کە منجا زۆر بنیا کەم من بەو شێوەوە ئەوەی بۆ ئێمە ئیشکال بوو لە بڕۆوە دایمە ئاهاتە بەردەست ئەو ینی 6 ئەندامە ئەویش بریتی بوو لە ژمارە چونکە بە خۆ دەزانی هەمیشە لە پەیڕەوی ناوخۆ لە یاسای ژمارەیەکە دایمە دە ئەندام بە هێنوەرگیراوە بە ئەوە لانی کەم دە ئەندام بۆ پێشکەشکردنی پرۆژە یاسا لە کۆنا پێوت پرۆژە یاسا لە پەیڕەوی تازا جیاکرایەوە پرۆژە و پێشنیا جیاکراوەتەوە پرۆژەوەی کە لە حکوومەتەوەیت وە لە دەستگا فەرمیەکانەوەی لەلایەن دەسەڵاتی دادوەریەوەی بەس پێشنیازی یاساوەیە کە لایەن ئەندامانەوە پێشکەشەکرێت لانی کەم دە ئەندام تۆ ناچار بووی ئەم شەشەکە لەگەڵن ناچار بووی بۆ دوای چواری ترا لانی کەم زیاتریش بگەڕێی بۆی ناچار بووی کە پرۆژەکانی فراکسیۆنی کۆمەڵ ئیمزای لە ئەوەکانی تریشی بەسەرەوە بێ بۆی تۆ ڕێژەکە تەواو بکەی ئەوە بۆیە لێرەوە قسە دەڵێم بە تەواوی ئەو دەنگدەرانەی کەیانەوێ پشتیوانی ئەم پرۆسە بکەن جا ئەندامی کۆمەڵ نی ئەندامی کۆمەڵی حەزەکەم ئەم ڕەقەمە بە هەندوار بگرن یعنی ئێمە دە ئەندامی بەڕاستی کەمتر بێ لێرە مەترسی دروستە بێ لەسەر ئیشەکانمەوە و تۆ بە پسووکی دەرەکەوی ئەمما کە دەبی هەمیشە زیاتر ئەوە کە هیوادار نەمتوانی بگەینە ئەو ڕێژەیە بۆیە لەو ڕۆ ئەمە گرفتا بوو لە ڕۆیەکی دیکەوە ئێمە باشەکانی تەماشا بکەین یەکەمانەوە بوو ئەوان ئەندامانە هاتبوون پشتیوانێکی گەورەی دەنگدەرانی کوردستانیان هەبوو واتە بە کێ بە دەنگی خۆی و دەنگی خۆی زانی و قەبارە و پشتیوانەکانی خۆی زانی ئەمانە زۆر لایەنێکی ئیجابی بوو لایەنێکی تی ئەوە بوو ئێمە ئەو ئەندامانە تەواویاندا بەش بوون بەسەر لیژنە هەستیارەکانی پەرلەمان ڕاستە ئێمە لە ئەوە لیژنەیەکەی پێڵێن لیژنەی دڵی پەرلەمانەوە کۆڵێ لیژنەی کاروباری یاسایی زۆر گرنگە ئەمە لەوێ ئەندامان نەبوو بەداخەوە بەڵام وەکو ئەندام کە دەنگ بدات من لەگەڵ لیژنەکە بووم وڵاویشکار تەنها بەڵام تۆ مافی دەنگدان نییە ئەوە جیاوازە لەوەی تۆ ئەندامبی و جیاوازی هەیە بەڵام لە لیژنە گرنگەکانی تری وەکو دارایی وەکو ناوخۆ وەکو دەستپاکی وەکو پەروەردە و خوێندنی باڵا
وەکو ئەو قاف لەم لیژنە گرنگانە و تەنانەت دوای کشت و کاڵ چونکە دوای ڕۆشتنی جەنابی شێخ فەخرەدین کە ئەو طبعاً ئەو ڕۆڵێکی سەرەکی هەبوو یەکێک لەوانەی کە لە سەرکردایەتی پەرلەمانە بوو کە پێوتێ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان چونکە ئەوە تۆ قیادەی ئیش پێی فەرقی لە ئەندامبی ئەوە یەکێک بوو لەوانە ئەو کە ڕۆیشت بە مستایەکی دیکە هات ئەوە بەپێی تەسەلسل چونکە ئەندامێکە ڕوا بەپێی یاسا لە ڕیزبەندیەکە دێتە سەرکی ئەوە چێ ئەو وای کردبوو کە تۆ لە حەجمی خۆ زیاتر تەنان لەو ڕۆ من حەزەکەمم دەنگدەرانی ئێمە باشەم ڕاستێ بزانن نوێنەرەکانی کۆمەڵ جا لە حکوومەت بنیا لە پەرلەمان کۆمەڵ تەماشای کردو باشترین خەڵکەکانی ناردووە واتە نهاتۆ کەسێک طبعا لە ڕووی ئەدا و قسەی لەسەر بێ لە ڕووی خوێندەواری و قسەی لەسەر بێ لە ڕووی نازانم ناتوانانی و بۆ شێوە ئەوانی لەسەر بێ بینێرە بۆ پەرلەمانێ بی نهاتۆ باشترینی کەسەکانی تەنانەت بە ئەوڕما زەرەرێکی کردو لەوە یعنی کۆمەڵ کاتی هاتووە باشترینی کەسەکانی هەڵبژاردۆ پێشکەشی حکوومەتی کردووە هاتە تۆ کەسێکی ئامادە تێناوە ها چۆن منداڵێک باش خوێنەوار بێ و بچێتە مەدرسە هیچ مامۆساکە پێوی ماندوو نابێ لێرە باشترین کەسەکانی ناردۆ بۆی بتوان زۆرترین ڕۆڵ باشترین ڕۆڵ ببینن بۆ نمونە تەماشا بکەمە وەکو دەڵێ پیا هەڵدان نییە بۆ یەکێک لە وەزارەتەکانی ئێمە وەزارەتی کشتوکاڵمان هەبوو وەزیری پێشەوەزانی بە خەڵکی وتۆ چی کاتێ پەیوەندیان پێ کردووە توێتی بە جواب نادەم بە سکایپ قسەم لەگەڵ بکە فلاحێکی داما و لەو پەڕی دنیاوە سکایپ چزانم ناوی خۆی لە مۆبایلەکە نازانم بدۆزێتەوە لێرە وەزیری دوایەوەکەیە بۆ نمونەیەکێکە لە قووەتی حیزبیەوەیەت بۆ زانیامە ڕاستیەکە چونکە لە موقعەتێکی بەهێزی حیزبەکەی خۆیەتی یێتە ناو حکوومەتەوە کێتە ناو حکوومەتەوە بەهێزێتە ناوەوە بنمونە ئەمانەوەی کرد ئەم قووەتانێکە هەموو باسم کردن تەرجەما بێ بۆی تۆ ئەداکە باشتر بێ و ڕۆڵی تۆ باشتر بێ لە ڕووی یاسادانان 47 پرۆژە یاسا پێشکەش کراوە بە سەدان پرسیار ئەو کراوە بەدایان بەیان نامە تەنانەت کۆمەڵێکێک بوو لەوانەی باشترین ئەدای هەبوو لە بەردەوامی و کۆڵندانەوەی کە ئێستا دوای بوو بەشی باشە ئەو 47 پرۆژە یاسایە بە بەراورد لەگەڵ فراکسیۆنی دیکەکە ئێمە ناوی کەس ناهێنین کە ڕێژەیان زۆر زیاترە ڕێژەکە جیاوازی چییە؟ من باوەڕم وایە دەتوانین لە هەندێک ڕۆ خاوشانی ببینینەوە تا بە تەریبی ئەو فراکسیۆنە گەورەکان کە ژمارەیان لە 30 بەرەو ژوورە دەرچووە ئەن تۆ تەماشای بکە کە خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسا ئەکرێ ئێستا وسا پێوترا پرۆژە یاسا دووپاتێکەوە ئێستا پێڵێن پێشنیازی یاسا مقتەڕح قانون وەکۆی لە سوورەوەی نوێ بەڵێ یعنی پێشنیازی یاسا جیایە لە پرۆژە یاسا ئەوە جیاواز کراوەتەوە بەڵام ئەگەر بەوە وەری بگرین کە ئەو پرۆژانەی کۆمەڵ پێشکەشی کردوون لە بە درێژایی 4 ساڵ و ئەوەکانی وەکە نزیکی 5 ساڵ هەمویان یا زۆریان کە خوێندنەوەی بۆ کراوە لە سایتی پەرلەمان هەیە هەمویان تەماشا بکە ئێستا گەرێکێک بە بەراوردکاری بکە طبعا من یەکێک لەوانە قوتابیکی ماستەر بوو هات بیرمە ئێمە شان داوا کرد لە فراکسیۆنی کۆمەڵ داوای کرد کە بزانن چێکە لیستی پرۆژە هەر لیستی ناوەکانی بینی زۆر بەلایەوە سەیر بوو یعنی وتی فراکسیۆنی زۆر گەورە هەیە لە پەرلەمانەوە چۆن توانی وتاناوە پێشکەش بکەن ئەم باسی پرۆژەکەم چونکە تۆ لێرە شەڕی پرۆژەکەی پێم سەیرە هەندێک ئەندام شتی وعودات و بەڵێن و شتی قورس بە خەڵکێن ئەوە تەمعان خەڵک لە گوێی کچەی دەرناچێت دوایی کاتێ بۆ نمونە ئەگەر سیارەکەی کوژایەوە یان گڕی تێبەر بوو تەلەفۆن بۆ تۆ کاوە چونکە تۆ وعدت پێ نایەم کە کواڵتی شتەکان چاپ بکەیت و ملی حکوومەت بگری و ملی وەزیری فڵانی بگرەوە ئیلا ئاخری تەماشاکەوا نابێت لێرە تۆ ئیشی دەرچوواندنی یاسا گەورەترین وەزیفەیە گەورەترین وەزیفەیان بریتە لە ڕێخستنی پەیوەندیەکانی خەڵک و حکوومەت بە چاودێریکردنی ئەو یاسانەی کە دەریانە چوێنی تۆ لێرە ناتوانانی بە خەڵک بڵێ وەڵا ڕێگەی پردێتان بۆ کەمەوە بۆ شێوە توانی پرسیاری بکەیەوە ئەو بۆ شێوە من خۆ ئەندامی پەرلەمانمان بینێ ڕێ نەکوژا بەڵام تۆ ناکرێ بێ یەکسەر بڵێ وەڵام من ئەوە بەیانی کرایتەوە لە ڕۆژی دووەمەوە بەدڵنایی ئەو بەڵێنانە چ واقعی نییە ینی زۆر خراپ باسی کۆمەڵێک بەهێزیت کرد کە کۆمەڵی ئیسلامی بەهێزەکان دەنێری ئەوەی کە لە قووەی بڕیاردانن لە حیزبیش دەمەوێت تەقیمێکی ئێستای کاندیدەکان بکەیت بەوەی کە کۆمەڵی ئیسلامی هەم لە ئاستی جیاجیا دایناون و هەم لە ڕووی بەهێزیشەوە ینی بۆ پەرلەمانی کوردستان بێگومانەوە خۆ دووتت ئەگەر ڕێژە زیاد بێ ئەوە چاڵاکیش بەرزتر دەبێتەوە بەڵێ خۆی بن سەرنجم هەیە لەسەرەوەی کە یاساکە وای ڕێداوە کە بریتە لە لیستی کراوە چونکە لیستی کراوە ئەمە دەبێ واقعی بین بەتایبەت وەکو ئەکادیمی ئەم قسەی خۆم دەڵێم لە زۆر شوێنان و قسەی ناکەم ینی قسە پێچەوانە ناکەمەوە ئەوەیە کە لە پرسی ئەوەی پێی دەوترێ
لیستی کراوە بۆ هەڵبژاردنەکان بۆ وڵاتانەیە کە زۆر چوونەتە پێش و خەڵکێکی زۆر توانای هەڵبژاردن و هەڵسەنگاندن و ئەوانیان زاکیران دەران باشە تەنانەت قەوارەکان ئەتوانن زۆر نەوعیەت و جۆریەتی خەڵکانیان بەرنەسەرەوە بۆیە ئەم لیستی کراوەیە ئەوەی خەریب و بیکەم بە کراوەی تەواو کراوەی مطلقەوە ئێمە لێرە مەترسی دروستە بێ لەسەر ئەم دەسەڵاتە ئێمە ئەمانەوەیەکێکین لەو قەوارانەی کە ئەمانەوەی پەرلەمانێکی بەهێزە بێ بۆیەوە پەرلەمان ئەو مائانە وەربگرێت کە یاساکە ژمارەیەک گوتوێتی پەیڕۆی ناوخۆی پەرلەمان توێتی مەرجعی سیاسی و یاسایی بێ ئەم بەخێرا هەر بۆی لە نوسوسان نامێنێتەوە بە دەسەڵاتێکی وازە بەهێز بێ مەسەلەن لەو ڕۆوە ئێمە بەو شێوە بەڵام ئێمە تەبعاً تۆ بە یاسا جێبەجێ بکەی خۆ ژمارەی ئەو ئەندامانی کە پێشکەش کراون تەبعاً ژمارە ئەوانەی کە ئەوە دەکەنێنی وەکو دەڵێ پرۆپاگەندەی هەڵبژاردن و چوون بە عەمەلی لەناو پرۆسەکان بەو شێوە دابەشە بن بۆ چەند نەوعێکی زۆر بەشی هەرە زۆریان باشترینەکانن وەکو ئەماژەم پێدا واتە کۆمەڵی ئیسلامی لێرە وەکو قەوارەیەکی تۆمارکراو لە کۆمیسیۆن یەک باشترینی کەسەکانی نێرێ بۆیە لە برایان و لە خوشکان واتە جا هەندێک تەنانەت شتێکی باشی کردوتەوە ئەوش ئەوەیە بەشێک لەوانەی بەشێکی زۆری ئەوە چونکە بۆ زانیاری دوو فراکسیۆن هەیە بەشێکی زۆری ئەندامەکانی ئەم جارەکان دیدن فراکسیۆنی کێتی فراکسیۆنی کۆمەڵ بەڵێ ئەوانی دیکە کەمتر دەلالەتی چییە؟ نیشانەی ئەوە ئێمە بۆ خۆ دەزانی ئەو چەند ساڵی کە لەوێ بوون تەبعاً تۆ ئەزمونێکی باش کۆکەیتەوە پێی دەوترێت تەراکومی خیبرات یعنی ئەو ئەزمونەی لەسەر بۆ زانیاری تۆ بە دکتۆرە و ماستەر نابی بە خەبیر بە ممارەسەکردنی ئیشەبی بە خەبیر تۆ تەماشا بکە زەلام هەبوو بۆ چوو بە عەسکەری زەمانی زوو هەر لە عەسکەری فێری زمانی عەرەبیە بوو ئەو خۆ هیچی نازانی بخوێنێتەوە بەڵام کەسی دیکەمان هەیە زۆر ئەکادیمیشە ناتوانێت بە عەرەبی قسەی بکایان بخوێنێتەوە یا بنووسێ کەواتە لێرە ئەزمون گرنگێکی گەورەیە تۆ کەسە بەهێزەکانی خۆت و کەسێک بێ بزانێت لەوێ نەک کەسێک بێ لەوێ فێر بێ ئەمە دوو چەمکی جیاوازن یعنی واتە من لێرەوە لەگەڵ ئەوە نیم کە بڵێم ئێستا جۆرێک لە ئەوە بکەم بۆ کەسانی پێشم باوەڕمە قەوارەی سیاسی حیزبی سیاسی خۆ عەشیرەت نییە هەر کەسێک لەسەرەوە بێەوە تا مردن نا بەڵکو پێویستە وەکو کارگەیەک وا بێ کەسی نوێ و ئەوانەش پێشکەش بکەم و من لەگەڵ ئەو ڕەوتە نوێم وەزانێری بەڵام دوجار لێرە بێ بزانی ئێرە کوردستانی عێراق ئێرە ناوچەیە کە پێوتێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێرە ئەزمون زۆر گرنگە لێرە کەسێک تەنانەت منم قسەی بڵێم زۆر گرنگە ویش ئەوەیە هەندێک لەو خەڵکانەیەمە لە قووەتی ئەزمونی خۆیانە و پێشتر تاقی کراونەتەوە کاکە ئێستای وایە پاڕێتەوە لە خەڵکو و بیکەن بە خاتری خوا گەرجاری تاقی بکەنەوە زەرەری ناکەی کاکە ئەوە خۆ مەسەلەن زوو شتێکە بوو یەکجاربی خۆی تر نازانم چۆن ئەمە قسەکە لێرەیە بەڕاستی لێرە ئەم خەڵکانە تۆ ئەزمون کراون ئەزمونکردنی کەسەکە جیاوازە لەوەی تۆ بپاڕیتەوە لەوەی جارێک یا دەرفەتێکی بیتێ بەشکم ئینشاءالله ئەگەر وا بوو واکەینەوە نە ئەم جۆرە قسانە کاکە ئێمە کاتی ئەومان نییە 4-5 ساڵە قوڕکراوە بەسەر خەڵکە ئێستا 4-5 ساڵی تریش درێژە بەم تەمەنە بین لە ڕووی یاسایی کە خۆت شارەزای ئەم جۆرە بانگەشەی بەوەی کە جیاوازی نابینی لەوەی کە کەسێک 27 ساڵ لە حکومدا بووە دێ لەگەڵ یەکێک کە وە خۆت وتت ئەزمون کراوە بە بەشێک لە حکومڕانی بەڵام دیارەکە سەرکەوتو بووە ڕەنگە ئەو دەمگەرمتر بێت لە تۆ کە باسی خۆشگوزەرانی و ئاوەدانی و نازانم چی و یعنی وا دەکا وەک بەهشتی دێداتوە خەڵک ئێستا وێنەکەوا لە بەرچاوی دیکەیەکی دا وڵاتە دەگۆڕێ بەرەو ئاڕاستەیەکی دیکە ینی دەبێتە بەشێک لە دورگەیەک لە ئەوروپا ینی ئەمە لە ڕووی یاسا ئەگەر هەبێ ینی چ خوێندنەوەیەکی بۆ دەکرێت خۆی ڕێگە پێدراوە قەوارەی سیاسی و کاندیدیش خۆی کۆمەڵێک دەستەواژە بڵێ بەڵام لە سنووری خۆی دەرنەچێ ئەمە ئەزانین خەڵکی کوردستان ئێستا زیاتر هۆشمەندە و واعیەوە زانێ مەسەن کاندیدمان هەیە لە سوێن و تەلاق و شتەخوا نازانم هەر لە ئێستاوە پارەیەوە ناکاو لە ساسەی داناو 20 و ناوانیە ئوستاز ئەم دامەزراوانە وەزیفە ئیمتیازاتی هەیە یعنی تۆ بۆ نمونە ئەگەر لە کەلارە و بیبەندامی پەرلەمان چ دەکەی ئەگەر جێگە و ڕێگە نەبێت لە کوردە ئێمە سەیری ئەدای تۆ بکەین یا سەیری گیرفان دەکەین ئێمە تۆ تەنان بۆ زانیاری کەس بە پەرلەمانی دەوڵەمەند نابێ و بۆ زانیاری ئەگەر فەقیری نەبی نە بۆندی لە بەردەسایە نە عەقدی لە بەردەسایە ناتوانێت چاوپۆشی بکات لە کۆمەڵی قەزایە بۆ شێوە کەس لە پەرلەمان دەوڵەمەند نابێ ئەوە ڕاستەکەی بۆ زانیاری بەڕێستان تەنانەت بە وەزیفە دەوڵەمەند نابی
زۆرێک لە ئیشی حڕ و ئەم لا ئەو لا شتی تر بەو شێوە دەوڵەمەنە بێژینا بە دەوڵەمەنێکی ئاسایی دەوڵەمەنێکی نایاساییش ئەوە هەردووکی بەڵام وەکو دیکە ئەم حاڵتە بڵێن بە تایبەت ئەندامانی ئەو جۆرە کەسانی کە چناوێت زۆر فۆکەسێکی زۆریان لەسەرە من یەکێک لە ینی ڕیکلامێکێک لەوکانم بینی لە پێجەکەی خۆی نووسیوی من نەک دەوڵەمەند نەبوو بەڵکو خەرزاریشم دوای 5 ساڵ بەڵکو ئێستا پارەم خەرج کردو بۆ هەڵمەتی هەڵبژاردنەکەم پارەم خەرج کردو بۆ شوقەیمانەوەکەم وی لە ئاخری ئێمە خەڵکمان هەیە تا ئێستا جێگەی مانەوەی نییە خەڵکمان هەیە سیارەی نییە ئەمانە تۆ بێ لە بەرچاو بگری خۆ کاکە ویژدانیە ینی ڕاستیەکە بیزانی لێرە دەمەوە بڵێم زیاتر خەڵکی کوردستان چاوی لەسەر ئەدا بێ زۆر باشترە لەسەر جێبەجێکردنی و بەڵێنانە لەسەر ئەوەی تۆ نوێنەری هەموو خەڵکی کوردستانی بۆ زانیاری ئەگەر بەیانی کۆمەڵ ژمارەکەی بووە دە ئینشاءڵڵا ئەوە دار نوێنەراتی ئەندامانی کۆمەڵ ناکە بۆ نمونە منێکی وەکو ئەندامی کۆمەڵ لە خولەکانی پێشووتریشە باوەڕ ناکەم تەلەفۆنم بۆ ئەندامی کرد بێ وەکو ئەندام بۆ ئیشێک بۆ شێوە واتە تۆ نوێنەری کۆمەڵنی بەتەنیا نوێنەری هەموو خەڵکی کوردستانی و ئەم نوێنەراتی واتە نوێنەری پیاونی بەتەنیا نوێنەری ژنیژی منداڵی وەی لە ئاخری واتە خەمەکانی تۆ خەمی هەمووانە ئێمە یەکێک فراکسیۆنی کۆمەڵ بۆ زانیاری لە 2 ساڵی سەرەتایی شەکە سندوقێکی هەبوو بۆ هاوکاری هەژارانەوە و کەسانی کە هاوسەرگیریەکەن ئێوە لیان نەپرسی کە هەموو ئەندامان پاران تێ کرد لەو سنووقا بۆ هاوکاری تەواضع تەماشا ناکرێت تەنانەت هەندێک جار ناوچەیەکی کوردستانی گرتبەوە ئێمە دوای دەستکاریمان کرد کامە پێویستە فراوان بێ بۆ تەواوی کوردستان و پێی ئەوەی بێ پێدەوتێ فۆرمی هاوسەرگیریەکان بکەنەوە کە خەڵک پێڵێ علام باشە ئەوە بێت بۆ داواکاریەکان هەبێ پاشان پارەکان بۆ ڕەوانە بکرێت لە هەموو ناوچەکانی کوردستان بەپێی ئەو دابەشکردنە جوغرافی کە هەیە بۆ نمونەیەکێک لە زاخۆ زەواجی کردوێکیش لە کفری هاوسەرگیری کردوێت بە تەسەلسول هەمویان بگرێتەوە قسە زۆر لەسەر سیستەمی ئێستای حکومڕانی لە هەرێم دەکرێ کە ڕەنگە زۆرێک پێیانەوە بێ کە سیستەمی پەرلەمانی سەرۆکایەتی تێکەڵا کۆمەڵ ئیسلامی لە کارنامەی خۆی باسی کرد کە دەیەوێت سیستەمی پەرلەمانی بێ ئەوە گرنگی بۆ خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان لە چیدایە خۆی یەکێک لە سیستەمە سیاسی باشەکان تۆ بۆ زانیاری سەرکەوتنی حەزەکەم و ڕاستێش بڵێم سەرکەوتنی هەرێکی لەو سیستەمانە عیلاقەی بەو شوێنەی خۆیەوە هەیە لەوانەیە سەرۆکایەتی ئێستا تورکیان لە پەرلەمانی نەکرد بە سەرۆکایەتی خۆ تورکیا ینی وەکو پێوترێ ئەوەی پێوترێ نەزوجی سیاسی هەندێک پێیان وایە نەزوجی غەڵەتە ینی نەضجی سیاسی پێگەیشتنی سیاسی خەڵکەکە سیستەمە سیاسەکە زۆر زیاتر لە وڵاتانی تر کەچی کردیان بە سەرۆکایەتی لێرە مەبەستمەوەیە بڵێم ڕاستیەکەیەوەیە سەرکەوتنی هەرێکێ لەو سیستەمانە بەو دەوروبەرەکەوەتی واتە لەوانەیە تۆ وەکو جۆرە قاتە جلێک وایە جوانە بەس لەبەری من و تۆ نابێ بۆ بەریەکی ترە بێ مەسەڵەن ناوەکەواتە هەر خودی خۆی بەڵام بۆ ئێستا ئێمە مۆدێلێک لە مۆدێلەکانی حکومڕانی تەواو ئەوشێ بە قسەی نابێ ئەوستاسەوە کە گوێمان لێ بوو هەموو ئاڵێن پەرلەمان وایە و شعارات بەرزکردنەوە و دروشم و کەس بە دروشم نابێ ینی کابراوتی ئەمە هیچ برسیەک تێر ناکە سیستمی پەرلەمانی تەواو بە هەموو مەعالیمەکانیەوە بچەسپێ لێرە کە هەر گەورەترین ڕەکیزانەوەی پەرلەمانێکی بەهێزمان هەبێ پاشان دەسەڵاتی تەنفیزی دوانەی هەبێ ئەمەی کە لایەن بر هەندێک قەوارە وشت لایەن برم پێوترێ سەرۆکایەتی هەرێمان هەبوو شێوە لێکردبوو وا نابێ و هەر نایاساییە هەر نێستا پێم سەیرە ئەم سینۆک هەڵبژار نەکرێت کێ تەکلیفی کۆبوونەوە کە پەرلەمان کۆبێتەوە لە بڕگەیەکی پەیڕەوی ناوخواان سەرۆکی دیوان ئێستا مودیر عام بۆ بە سەرۆکی دیوان سەرۆکی دیوان سەرۆکی تەمەندیاریەکە شتی وابێ یعنی شتی وابێت تۆ مۆزەفێکی ئەم قەناتە لە بەردەرگایە تەکلیفی مدیری قەناتەکە بکە بۆی دەست بەکار بێ هەر یەکێکە لەگەڵ تجارەکان بەڕاستی کەواتە ئێمە بۆی پایەکانی دەسەڵات بەجێگیری ببێنێتەوە واتە شتەکان شەخصەنە نەکەین دوو دەسەڵاتی جێبەجێکردن دوانەی پێڵەن ثونائیەتی سوڵتە هەندێک برادەرە نیەتی وانیە شتی وان لە سیستەمی پەرلەمانی بێ سەرۆکی هەرێمە بێ سەرۆکی وەزیرانیشە بێ یەکیان دەسەڵاتی خۆی هەیە و بەو شێوە باسی دۆخە یاساییەکە کە مناقم نییە بە دەموچاوەکەی کێ و بۆ کێ درێژکراوەتەوە بابەتێکی ترە کێ لە دەسەڵاتەکە ئەوە جایە بەڵام وەکو وەزیفەکە وەکو پای دەسەڵاتەکە پاشان هاوکاریان لەبەی نابێ پاشان پەرلەمانێکی بەهێز بێ خەڵک ئومێدی پێ بێ کاتێککە ویستی من لە ماوەی 4 ساڵ و نیوە بینیمەتەوە خەڵک نەیەوێرا بچێ بۆ ئەنجومەنی وەزیران هەر داخوازێکی وا هاتە بۆ بەردەم پەرلەمان باشە ئەم پەرلەمانی بەهێزە کە دوا پرسیاری منم کاتم کەم ماوە بەوەی گەڕاندنەوەی ئەگەر دەستەوەژەکەی من دروست بێ شکۆ بۆ پەرلەمان بەوەی حیزبێک نەیە قوفلێکی لێ بدا
2 ساڵ دوای بخە ئیشی پێبوو بیکاتەوە فەرمو ئەو پرۆژە یاسایە دەربکەن بیکەن بە یاسا فەرمو ئەم ڕێنمایە جێبەجێ بکەن ئەمە چۆن دەکرێت هاوڵاتیان چۆن دەتوان هاوکار بن جۆرە پەرلەمانتارێک بنێرن بەوەی کە شکۆی هەبێ من لێرەوە دوو ڕاستیڵم یەکەمیان ئەو کەسانەی خەڵکی ئیسلامی ئەو خەڵکانەی کۆمە پابندن بە دەقە شەرعەکانەوە باوەڕێن بەوەی کە دەنگ نەدەن یا هەندێک شعاراتی سیر بڵاوەکەنەوە بۆ شێوە ئەوە ڕێک خۆیان عەلمانین چونکە ڕەوتی عەلمانی باسیەوەکە ئیسلام و ژیان دین و دەوڵەت بۆ شێوە لێک جیانەوە تۆ بتێنەتەوە خزمەتەکەی بۆ ڕەوتە ئیسپاتیەکەی دینداری هەر ئەمەیە لە ماڵێ نوێژی بکە و ڕیشێکی هەیە نیەتی و نازانم چۆنەوە خۆت و خێزانە محەجەبین و الحەمدلله ڕوومان لە قیبلەیە فەقەت ئیسلام هەر ئەمنەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم گەرمەی بکردا لە شاری مەکە زۆر لەمە زیاتریشان نایە نەخێر ویستێتی بە تەواوی ئیسلام تێکەڵ بکرێتەوە بە ژیانی خەڵک و تەنانەت ژیانی حکومڕانی کاکە ئەو دەسەڵاتدار زۆر گرنگە جا لە ناوی نەبی نازانی و فەرقێ لەوەی کە بۆ خۆ لە ماڵێت بی و زەڵاتەی بخۆی و ژیانێکی سادە بەڕێ بکەی ئەوە ژیانی سادە جایە حکومڕانی و لە دەسەڵات بی زۆر جیاوازە جای تر تۆ بە بچووکی دەتوانی گەورە بی و ساس ئەمە لە پڕی بیتە کوڕی و ئەوەی پێوتە ئینقلاب وەکو وڵاتانی لێکە چۆنداری بەسەر بەردێونەمەوە ئەمە لایەنێکێتی لایەنێکی دیکەی ئەوەیە کە ئێمە زۆر چاک دەبێ بیر لەوە بخینەوە چۆن ئەم دەسەڵاتە بەهێز بکەین ئەویش ئەوەیە کەسی بەهێزی بنێرینە ناو واتە خۆ پەرلەمان هەر دار و دیوارەکەی نییە کە بەهێزەوە تا بریتێ لە کەسەکانی دۆ تەماشا بکە ئێمە گەل لە خولی پێشوویەکێکی وەکو شێخ فەخرەدینمان نەبووە لە سەرۆکاتی پەرلەمان ئەیتوانی ئیمزاکەی سەحب بکاتەوە بە تەلەفۆنێک کە سەحبی بکردایەتەوە زۆر جیاوازە بوو دۆخەکە نەوعێکی ترە بوو کەواتە تۆ کەسی بەهێز بنێریتەوە شوێنانە و کاکە ئەمە ئامازبوونەکەیە تۆ کاکە ڕوودێ باسی بکەی کاکە ئەو کەسانە لە ئیتر ژیان هەمووی هەڵوێست و مەواقیفەینی خۆت چەند مووقیفێت تۆمارەکەی خۆت تا ڕۆژی قیام و ڕۆژێ دانێک مووقیفێک مەسەڵەن تۆمار ناکەی چەند مووقیفێکی گرنگ ئامێنێتەوە بێ بە سەروەریکی گەورە لەو بەروارەوە خەڵکی زانی پەرلەمان سکرتێری هەیە و دەستەی سەرۆکاتی پێگرێ لە سێ کەس ێستا گۆڕابوو بە سەرۆک و جێگری یەکەم و دووەم یعنی لێرە قسەکە لەوەیە کە تۆ کەسە بەهێزەکان بچێتەوێ با کەم بن بەڵام ئەتوان دەنگێکی دلێر و باش بن وەکو دەنگانی کە ئێستان ئەو خەڵکانە ئێستا ئەمانە دەیبینیتەوە لە ناو کاندیدەکانە کاتێ باسەکە یەکسەر ڕوودێ باسی بکەی ڕوودێ باسی بکەی بڵێ ئەلحەمدوللا و کەسەمان هەیە باسی بکەی ئەگەر دەنگدەریشی نەبی من لێرەوە قسەی بڵێم یەکێک دەنگدەرێکی خۆشەوی زۆر باش شوێنێ باسی کرد وەڵڵی من دەنگدەری ئێوە نیم بەس خۆزگاکە دەنگم با دەنگمە بە فڵان کە کاندیدی ئێمەیە کەواتە تۆ ئەگەر کاندیدە بەهێز و چاکەکان بنێریتەوێ ئەبێ بە سەربەرزێکی گەورە ئەبێ بە ڕقەمێکی جوانی تۆمارکراو ئەبێ بە سەروەری بۆیەوە زۆر سپاس زۆر بەڕێز دانەدارا ڕایۆشکاری پەرلەمانی کوردستان کە لە بەرنامەی بەرەو ئاینده لەگەڵمی کە لە من سەرەتاوتم ستودیۆی 194 بەرەو ئایندەیە سپاس بۆ ئێوە خۆشەویستان سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ دەست خۆش بێ قوربان زۆر سپاس